ژنان دەڵێن ئێمە بۆ مافی مرۆڤ ڕێپێوان دەکەین بۆ زانیاری بۆ نیشاندانی هێز و توانەکانمان. هەزاران ژنی ئەمریکی بەیانی ڕۆژی شەممە خۆپەشاندانێکیان بۆ پەڕەپێدان بە دادپەروەری لە وڵاتەکەیاندا بەڕێوە برد. ئەوان دەڵێن دەربڕینی ناڕزایەتی لەم کاتەدا نیشانەی وڵات پارێزیە. ئەو شتە کە خەریکە ڕوودەدات گۆڕانکاری پێشکەوتنی ئەم وڵاتە و هەروها مرۆڤایەتیە. ئەبێت ڕووبدات پێشکەوتنێکی ئەخلاقیە، خەریکین فێر دەبین فرەڕەنگی قبول بکەین، یەک بگرین ئاشتی ژینگە بپارێزین و ئاگامان لە یەکتر بێ. وزەبەخشە بۆ من و خوشکەکانم کە هاوشانی یەک ڕێپێوان بکەین و پەیاممان کە پەیامی بەهێزی یەکگرتووی و پشت بە یەکبەستنە بە خەڵک بگەێنین. گەورەترین ڕێپێوانی مێژووی ئەمریکا ڕێپێوانی ژنان بوو کە لە ساڵی 2017دا دوای هەڵبژاردننی سەرۆک ترامپ ڕوویدا. ماوەی 3 ساڵە ژنانی ئەمریکا لە یەکەمین مانگی ساڵدا ڕێپێوانی مەزنی یاشتی خوازانە بەڕێوە دەبن و لەو ڕێگایەوە پشتگیری خۆیان لە مافی ژنان و کۆچبەران و هاوڕێگە خوازان، مافی لەباربردنی مناڵ، بیمەی تەندروستی، ژینگە، ئازادی ئاین، مافی کرێکاران و یەکسانی ڕەگەزی دەرەبڕن. من هاتووم بۆ ئەم ڕێپێوانە چونکە بەڕای من بەشداری بوون گرنگە، دەبێت دەنگمان بەرز بکەینەوە. پێم وایە ئەگەر بەرخۆدان نەکەین و دەنگی خۆمان نەگەێنین داهاتوویەکی مەترسیدارمان دەبێت. سەرەڕای هەندێک ناکۆکی سێهەمین ساڵیان بۆنە بەهێزەوە بەڕێوەچوو. ئامانجی سەرەکی ئەم ڕێپێوانە پەڕەپێدان بە کولتوری ئاشتی و پێکەوەژیان و کەمکردنەوەی ئەو نەتەباییانەیە کە لەم ساڵانەی دوایی لە ناو هاوڵاتیان دەبینرێت. هەندێک لە پیاوەکانیش هاوشانی ژنان لەم خۆپێشاندانە بەشدار بوون. پێویستە ڕێز لە ڕابەرایەتی خانمان بگرین. من خۆم هەر تەنها دایکم پەروەردەی کردم. دایکم بۆ من باوکو دایک بوو، هەر بۆیە دەبێت ڕێز لە خانمان بگرین. ژان دەڵێن ئێمە پشت یەکتر دەگرین، هاوخەباتین و گۆڕانکاری دەکەین. کۆکردنەوەی میلیۆنها خەڵک لە ڕەگەز و ئاین و بیر و باوەڕی جیاواز کارێکی ئاسانیە. ژنانی ئەمریکا توانیویانە بە شانازیەوە گەورەترین ڕێپێوانی مێژووی ئەمریکا ڕێک بخەن. ئاوا هۆما دەنگی ئەمریکا کالیفۆرنیا.